دوجار فشارەکانی پرۆسەی چوونەدەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کە بە برێگزیت ناسراوە، تێرێزا مەی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتی ناچار بەدەست لە کارکێشانەوە کرد. لە دوای ڕیفراندۆمەکەی 23 حوزەیرانی ساڵی 2016 و پاش دەست لە کارکێشانەوەی دەیڤد کامێرۆنی سەرۆکوەزیرانی ئەو کات کە سەرۆکایەتی بەرەی نەخێری دەکرد و دەیویست وڵاتەکەی لە نێو یەکێتی ئەوروپا بمێنێتەوە، تریزا مەی وەک سەرۆکوەزیران دەست بەکار بوو. سەرنجام پاش نزیکەی 3 ساڵ مانەوەی لەو پۆستە و لە دوای کۆبوونەوەی لەگەڵ سەرکردایەتی پارتی پارێزگاران لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا و بەگریانەوە دەستی لە پۆستەکەی کێشایەوە. لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەدا مەی وتی هەوڵی تەواوی داوا بۆ ئەوەی ئەنجامی گشتپرسەکەی سەبارەت بە یەکێتی ئەوروپا بەدەست بهێنێت، بەڵام شکستی هێنا و بۆ هۆیەوە لە 7 حوزەیران دەست لە پۆستەکەی دەکێشێتەوە و پێویستە ئەو کەسەی دێتە شوێنی کۆدەنگیەک دروست بکات کە ئەو نەیتوانیوە دروستی بکات. لە بەشێکی دیکەی وتەکانیدا مەی پەشیمانی خۆی دەربڕی و ڕایگەیاند ئەوەی جێی پەشیمانێکی گەورەیە بۆ ئەوەیە کە نەیتوانی ڕێکەوتنامەی برێگزیت بگەێنێتە ئەنجام، بەڵام سەربەرزا بەو پێشکەوتنانەی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەنجامیانداوە و دڵنیاییشیدا کە سەرۆکی نوێی پارتی پارێزگاران برێگزیت بە ئەنجام دەگەێنێت. پاش دەست لە کارکێشانەوەی تێرێزا مەی سەرۆکوەزیرانی بەریتانیا و لە یەکەمین کاردانەوەی نێوخۆیی ئەو وڵاتەدا سەرۆکی پارتی ئۆپۆزیسیۆن داوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختی کرد. جێرمی کۆربین سەرۆکی پارتی کرێکارانی بەریتانیا کە پارتی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتەیە چەند خولەکێک دوای دەست لە کارکێشانەوەی تێرێزا مەی لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر داوای کرد هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بدرێت. کۆربین نووسیوێتی هەر کەسێکی دیکە ببێتە سەرۆکی پارتی پارێزگاران دەبێت ڕێگا بە خەڵکی وڵات بدات لەبارەی داهاتوویانەوە بڕیار بدەن و پێویستە ئەو بڕیارە لە ڕێگەی هەڵبژاردنێکی گشتی بە پەلەو پێشوەختەوە بە ئەنجام بگەێنرێت. هەروەها کۆربین دەست لە کارکێشانەوەکەی مەی بە کارادروستەکە وەسف کردو و دەشڵێت دوای چەندین مانگ لەوە تێگەیشتووە کە خۆی و پارتە پەرتەوازەبووەکەی توانای بەڕێوەبردننی حکوومەتیان نییە. هاوکات پارتی پارێزگارانی دەسەڵاتدار لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند پێش ئەوەی پشووی پەرلەمان لە ڕۆژی 20 تەمووز دەست پێ بکات سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیا دیاری دەکرێت. لە ڕاگەیەندراوەکەشدا ئاماژە بۆ کراوە پارتی پارێزگارانی بەریتانیا کە بە شێوەیەکی گشتی سەرۆکی پارتەکەیان وەک سەرۆکوەزیرانی وڵات دیاری دەکەن لەو ماوە دیاریکراوەدا زنجیرەیەک هەڵبژاردن بۆ ئەو کاندیدانە ئەنجام دەدەن کە خۆیان بۆ پۆستی سەرۆکاتی حیزبەکە پاڵاوتووە و دوای دەنگدانی ئەندامانی پارتەکە ناوی کاندیدی براوە دیاری دەکرێت. دەست لە کارکێشانەوەکەی تێرێزا مەی دوای ئەوە هات کە لە ناوەڕاستی ئەم هەفتەیەدا وردەکاری پاکێجی نوێی ڕێکەوتنی برێگزیت یاشکرا کردو ڕوبەڕووی کاردانەوەی کابینەکەی و پەرلەمانتاران بوویەوە. پێشتریش 3 جار ڕێکەوتنەکانی مەی لەبارەی برێگزیتەوە لەگەڵ یەکێتی ئەوروپادا لە پەرلەمان ڕەتکرابوونەوە. هەروەها بەپێی پێشبینیەکان پارتەکەی مەی کە پارتی پارێزگارانە لە هەڵبژاردنەکەی پەرلەمانی ئەوروپادا کە 23 مانگا بەڕێوە چوو تووشی شکستێکی گەورە دەبێت. بەشێکی میدیاکانیش ئاماژە بەوە دەکەن سەرکردایەتی پارتی پارێزگاران سەرۆکوەزیرانیان ناچار بەدەست لە کار کێشانەوە کردووە. پرۆسەی چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئەو وڵاتی تووشی قەیرانێکی گەورە کردوێتەوە و لە ماوەی 3 ساڵی پاش ریفراندۆمی چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا تا ئێستا 36 بەرپرسی باڵای حکوومەت و خودی سەرۆکوەزیرانیش دەستیان لە کار کێشاوەتەوە.